یاریەکانی پاڵەوانێتی شەتڕەنجی کوردستان بۆ ئاسی تەمەنەکان بۆ یەکەم جار ئەنجامدرا و یاریەکانی لە شاری هەولێر لە هۆڵیانی شەتڕەنجی خانزاد دەستی پێکرد. پاڵەوانێتی ئاستی تەمەنەکان بۆ یاری شەتڕەنج بۆ یەکەم جار هاتە ئەنجامدان. لە مەراسیمی کردنەوەی پاڵەوانتیەکە ئالان قادر ئەمینداری گشتی لیژنەی ئۆڵمپی کوردستان ئامادە بوو یاریەکانی یەکەم جەولەی دەست پێ کرد. پاڵەوانتیەکە بۆ یەکەم جار ئەمە وەک یەکێکی شەتڕەنجی کوردستان پاڵەوانتێک بکەینەوە لەسەر ئاستی لاوان بە خۆشحاڵیەوە دیارە ژمارەیەکی زۆر لاو لە خواروی تەمەن 20 ساڵی بەشداری و پاڵەوانتیان کرد و ژمارەکەیان گەیشتە 90 یاریزان کە ئەوەش جێی دڵخۆشیە بۆ ئێمە. ئەمە توانیمان پاڵەوانتەکەی دابەش بکەین بۆ دوو ئاستی یەکەمیان کەمتر لە 16 ساڵ 12 ساڵ ئاست دومیان زیاتر لە 12 ساڵ هەتا 20 ساڵی. ئەوە وا دەکاتن کە هاوسەنجێک لە نێوان ئاستەکان هەبی بۆی کە بتوان ڕکابەری یەکتری بکەن. لە پاڵەوانتیەکە یارزانان بەسەر دوو ئاست دابەشکراون، خوار 20 ساڵ و خوار 12 ساڵان. 90 یاریزان بەشداری تێدا کردووە و بە شێوازی سویسری بە 7 جەولە یاریەکانی بەڕێوە دەچێت کە بۆ هەر یاریەک 60 خولەک و زیادبوونی 30 چرکە بۆ هەر جوولەیەک. پاڵەوانتێکی گرینگە پێویستی بە خاوەندەکردنی زۆرە بۆ ئێمەش لەگەڵ ڕاهێنانەکانمان دەستمان پێش ئەم پاڵەوانتێت بێگومان ڕاهێنانی زۆرمان کردووە بۆی لەو پاڵەوانتێ بتوانین ئەنجامی باش بەدەستبێنین. وەکو یاریجانێکی زێرەبانی بەشداریم کرد لە پاڵەوانێتی لاوانی کوردستان و هیوادارم سەرکەوتوو بووم. پاڵەوانتیەکە یەکێتی شەتڕەنجی کوردستان بەڕێوەی دەبات لە ژێر چاودێری لیژنەی ئۆڵمپی و یاریەکانی لە هۆڵیانی شەتڕەنجی خانزاد لە هەولێر بەڕێوە دەچێت و 4 ڕۆژ دەخایەنێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.